ئەمڕۆژ لە بڕگەی بابەتی ڕۆژ باسی کار و چالاکی کۆمەڵێک گەنج دەکەین لە شاری کەرکووک کە گروپێکیان دامەزراندووە بە ناوی گروپی گەنجانی هوشیار کۆمەڵێک کاری خۆبەخش و کۆمەڵێک کار و چالاکی گرنگیان لە شاری کەرکووک ئەنجامدا و کۆمەڵێک کار و چالاکی دیکەشانەیە هەڵبەتە بەڕامان هەیە لە ماوەی داهاتوودا کۆمەڵێک کار و چالاکی دیکەش ئەنجام بدەن بە خۆشحاڵی و ئەمڕۆ میوانداری محەممەد شەماڵ سەرۆکی کۆمەڵی یاخود با بڵین گروپی گەنجانی هوشیارمان کردو قسە و باسی زیاتر لەسەر کار و چالاکیەکانیان دەکەین. کاک محەممەد بەخێر بێت. زۆر سپاس بۆیە زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەگەر سەرەتا پێناسەیەکی کاری خۆبەخشی و هەروەها مێژۆکەی بۆکەی دەگەڕێتەوە و گرنگی کاری خۆبەخشی چییە بۆمان باس بکەین؟ جێیت هەڵبەتە ئەوا دیارە کاری خۆبەخشی کۆمەڵی پێناسی زۆری بۆ کراوە بەڵام ئەتوانین بڵێن گونجاوترین پێناسیان ئەوەیە کاتێ مرۆڤێک ئامادەیە بێ بەرامبەر بە هیچ دەستکەوتێک کات و ماندووبوونی خۆی ببەخشێت بۆ پڕکردنەوەی کلێنێک بۆ بەرامبەرەکەی ئەمە پێی دەوترێت کاری خۆبەخشی واتە ئەو مرۆڤە بۆ نمونە کەسێکی بەرامبەری پێویستی بە شتێکە ئەم ئامادەیە بە کاتی خۆی بە ماندووبوونی خۆی قوربانی بدات بێ بەرامبەر ئەو هاوکاری پێشکەش بکات بۆ کەسە ئەمە پێی دەوترێت کاری خۆبەخشی بەگشتی و هەروەها کاری خۆبەخشی عنی بەلووتکەی چالاکی مرۆڤ دۆستی ناو دەبرێت چکەتی دەڕاستە و خۆ مرۆڤە ئەبێتە کەسێکی زۆر جوان چکە ئامادەیە بێ بەرامبەر یارمەتی بەرامبەرەکەی خۆی بدات. زۆر باشە کاک محەممەد پێم خۆشە لەسەر گروپەکەشتان قسە باسی زیاترمان بۆ بکەی گروپەکەی ئێوە کار و چالاکی چییە لە ماوەی ڕابردوودا کار و چالاکی چیتان لە کەرکووک ئەنجامداوە و پلان و بەرنامەتان بۆ داهاتوو چییە؟ بەڵێ هەڵبەتە گروپی ئێمە بەناوی گروپی گەنجانی وشیارە سەرەتای بیرۆکی دروستبوونیم گروپە مخۆم کە قۆناغیەکی زانکۆ بووم و لە نێوان قۆناغیەک و قۆناغی دووە هات بە مێشکمە کە لە ناو زانکۆدا کۆمەڵی چالاکیمان ئەنجامدا و کاتە لە ناوزەکە ئێمە ناو زانکۆ بووین باری دارایی شاری کەرکووک تا ڕادەیە زۆر خراپ بوو کۆمەڵە قوتابیمان هەبوو کێشی داراییان هەبوو بیرۆکەوەم بۆ هات ئێمە گروپێک دروستکەین بتوانین یارمەتی و قوتابیانە بدەین مانگانە کۆمەکی داراییان بکەین ئەلحەمدولیلا بە سەرکەوتووی توانیمانە قۆناغی زانکۆدا بۆ ماوەی چەند ساڵێک ئێستاشی پێوە بێت کۆمەکی دارایی بەشێک لە قوتابیان بکەین کە پێویستیان بە پشگیری دارایی هەیە و هەروەها لە فترەی کۆڕۆنادا کە بە هەمان شێوەباری دارایی خەڵک خراپ بوو ئەو کاتە زانکۆ وەستا ئینجا خەڵک خێزانەکان کێشەی دارایی و کێشەی پار و پولیان هەبوو ئەو کاتێمە بە هەمان شێوە پاکەجێکمان ڕاگەیان کۆمەڵێک سەبەتی خۆراکمان تەوزیع کرد بەسەر بەشێک لەو خێزانانەی کە کێشی داراییان هەبوو بە بۆنی زروفی کۆڕۆناوە و ئێستاشی پێوە بێت لە نێو گەورەترین چالاکیان کە بۆ ماوەی تقریباً 2 مانگە خەریکین کە چالاکیی ژینگەیە تایبەت بە شاری کەرکووک کە لە کۆمەڵە چالاکی پێک دێت ڕەنگە ئەوم بۆ شاری کەرکووک زۆر گرنگ بێت بە تایبەتی لەم بارودۆخە کە ئێستا دەیبینین بارودۆخی کەرکووک لە ڕووی ژینگەیەوە بەڕاستی جێگەی کارەساتەوە قسە و باسی زۆری لەسەر کراوە حەزەکەم لەسەر ئەوە قسە و باسی زیاترمان بۆ بکەی کار و چالاکی ژینگیتان بۆ کەرکووک چی دروستە طبعاً ئێمە شۆکاریەوە کە ئەو بابەتەمان هەڵبژار بابەتی ڕۆژ و بابەتی شەقامی شاری کەرکووک بەداخەوە کە ئێمە حەز ناکەین شاری کەرکووک بۆ شازە بدینین کوچە کۆڵانەکانی هەمووی زبڵ و خاشاکە تەماشا دەکەی شوێنە گشتەکانی بێبوونی تەنەگە خۆڵە کۆمەڵێک کێش بوونی نەبوونی سەوزایی ئێمە بە حکمیەوەی ئەم کێشەیە هەبوو هەڵماندا کە ئێمە چالاکی نەکەین تەنها فی سەبیل چالاکی بەڵکو چالاکی بکەین فی سەبیل ئەوەی سوودێک بگەێنین کلێنێک پڕکەینەوە بڕیارماندا ئەم چالاکی بکەین چالاکیەکەمان لە ئەم پرۆژەیەمان بە ناویشانی پرۆژەی پاراستنی ژینگەی شارەکەمان ئەرکی هەمووانە لە کۆمەڵێک چالاکی پێگری دەوانێت ئێمە یەکی لە کێشەکانی شاری کەرکووک نەبوونی تەنەگەخۆڵ لە شوێنە گشتەکە هەموو خۆم جاروا هەبوو بەنێو شاری کەرکووک کە بەنەو شەقامەکانە بە 200 مەتر بە 300 مەتر ڕۆشتمە دەبێکی ئەوم پێ بۆ شوێنێک نەبوو بیخەمە ناوی ئەمە وای کردی لەوانە خاڵێک دابنین بۆ چارەسەریان بابتە کە ئێمە خۆرسکانە وەکو گروپی خۆبەخشی گەنجانی وشار بە هاوکاری چەند دەستگایەک توانیمان 300 تەنەگە خۆ بۆ بازاڕ و شوێنە گشتەکانی شاری کەرکووک دابین بکەین ئەمە تەنها وەکو بەسمەیەک و هەروەها دانانی پۆستەری هۆشیاری ژینگەی لە دەواازەکانی شار بە مەبەستی ئەوەی پەیامی ئەو بدەینە ئەو کەسانی کە سەردانی شاری کەرکووک دەکەن ئەو کەسێکە دێ بۆ شاری کەرکووک بەخێر بین بەڵام ژینگەی کەرکووک بپارێزە و لەگەڵ دابەشکردنی 2000 بڵاوکراوی هۆشیاری ژینگەی و ئێستا قۆناغی دواتر قۆناغێک دواتر چەند قۆناغێکمان ماوەیەکی لەوانە 200 نەمام ئەڕوێنین بەسەر قوتابخانە و ماڵەکانە بۆ ئەوەی نەفۆتێت کە لەسەر زادەکان جاوەدانی کێشەی ئەوەی ئەفۆتێت و هەروەها پانێڵێکی ژینگەیی تایبەتمان ئەبێت لە داهاتوە لە شاری کەرکووک و هەروەها یەکی لە قۆناغی چالاکیەکانمان سەردانی بەشێک لە قوتابخانە بنەڕەتەکان دەکەین پەیامی هۆشیاری ژینگەی ئەدەین ئەو قوتابیانە چکە بەداخۆ لە ئێستادا گەورەکانمان
ئیلا بەغەرامە مەگەر فێری ژینگە پارێزی بدن بەڵام مناڵەکان من چکە بچووکن دەتوانین لە ڕێگەی تربیەت و لە ڕێگەی خۆشیاکردنەوەیان ڕایان بێنین لەسەر ئەوەی ماشەڵڵا چالاکیتان زۆرەوە شاری کرد. بەڵێ ئینشاءالله خوا گەورەی یارمەتیمان بێت ئینشاءالله. ئەزانین دیلان هەستەکەم جێگەی شارەوانی ویان بۆ گرتوینەتەوە تاوەکو چەند گرینگە کە شارەوانی هاوکارتان بێ ئەهێتایەکو ئێستا هیچ دەستێکی هاوکاریتان بۆ درێژکراوە داواتان لێ کراوە کە بە هەمانگی کارەکان بکەن یا خۆت بەیەکەوە کار بکەم بۆی کە جوانتر ئەبێ ژینگەکە و ئایا بەبێ پاڵپشتی شارەوانی ئێوەی گەنج ئێوەی کە گروپێکدا ئەمەزرێنن و چەندەهای تریشەیە ئەتوانن ئەو ئامانجی هەتانە بیپێکن؟ دروستە طبعا زۆر ضرورە یعنی هەچ گروپێکی خۆبەخشی لە هەر شوێنێک دەبێت شاریکە گویا قوتە شارێکی تر یاخۆ شوێنێکی تر زۆر گرنگە جیهەتە حکوومیەکان لانی پەیوەندیدا پشتگیریان بکەن چکە بتوانێت کاری خۆبەخشی سەقفێکی محدودی هەیە تۆ دەتوانیت تاکو شوێنێک بڕۆی بەڵام لە شوێنێک ئەوەستیت فبۆ ئەوەی کاری خۆبەخشێنەوەستی دایمە زۆر گرنگە جیهەتی حکومی یعنی پەیوەندیدار بوو بابەتە پشتگیری ئەو گروپە بکات بۆ من تاکو ئێستا بە حقیقەتەن پەیوەندیەکی ڕاستەخۆ و یارمەتێکی ڕاستەخۆ نەبوو لەلایەنی مەسەن بۆ نمونە شارەوانی کەرکووک بۆ گروپەکەم بە تایبەتی بەڵام پلانمان هەیە لە داهاتوودا سەردانیان بکەین لە نزیکەوە CV و باگراوند و چالەکەەکانی خۆمانیان پێ پیشاندەین هەتاکو ئەوانیش دڵنیام دڵخۆش دەبن کە گروپێک وەک ئێمە هەبێت چکە ئێمە ئاسانکاری بۆ ئەوان دەکەین لە داهاتوودا لە بەرنامانایە سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بکەین و بۆ ئەوی کاری باشتر بکەین. کار و پرۆژەکانی ئێوە تاکو چەند لە نێو هاوڵاتی پێشوازی لێ ئەکرێ ئایا پێشتر ئەو گروپ چالاکیانی کە کردوتانە بۆ دانانی تنەکەی خۆڵ بێ یاخود نەمان بێ لەلایەن هاوڵاتیانە پارێزگاریان لێ کراوە؟ طبعا ئەوەی جێگی داخەکە ئەی دەیلێم لەلایەن بەشی لە هاوڵاتیان پارێزرا و سوپاس بۆخوا ئێستش خۆم داوای بە بەشێک لەو شەقامانی کە تەنەگە خۆڵەکانمان داناوە دەیبینم شعورێکی زۆر خۆش داوای خۆم شتی تێ دەکەم هەستێکی زۆر خۆش تۆ کاتێ خزمەتێک بە شارەکەتەکە بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پامبەت نەبوون بۆ شێوازێکی ئێمە دابەشمان کرد تەنەگە خۆڵانە بکەنە مڵکی گشتی وەکو مڵکی تایبەتی بەکاریانێنە لایەنە شوێنەکە هەڵیان گرتوتەوە ئەمە خۆ یەکێکە لە کێشەکان کە ئێمە ڕاستە لە کەرکوو کێشی ژینگەییمان هەیە کە بەشێکی لە ئەستۆی حکوومەتە بەشێکی بەداخەوە لە ئەستۆی هاوڵاتیانەکە هۆشیاریانە فەوەش لە کۆتای هەر کاری ئێمە و ڕێکخراوەکانی ترە کار بکەین لەسەر بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاکەکان. زۆر باشە کاکە محەممەد هەڵبەتە پیسبوونی ژینگە ئەگەر ئەمڕۆ ژینگی کەرکووک پیس بێ هەڵبەتە لە ماوەی ڕابردوشدا چەندی لایەن بۆ منە خۆڵ و خاشاکیان کو کردوێتەوە بەڵام ئەمە ئەگەر هۆشیاری خەڵک نەبێ دووس بێ هەفتێکی دیکە وەکو خۆی لێ دێتەوە. ئێستا ئێوە گروپەکەتان پەیامی هۆشیاریتان بۆ هاوڵاتیان چۆنەوە لە چ ڕێگەیەکەوە دەبێت ئایا بۆ نمونە ئێستا سوۆشیال میدیا زۆر دەنگدانەوەی هەیە هەوڵتانداوە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە لە ڕێگەی فەیسبووکەوە هۆشیاری ژینگەیی بە هاوڵاتیان بگەێنن؟ بەڵێ ئەکید ئێمە ئێستا لێکێک لە ینی ئێمە ئەو چالاکیانەکە وەکو باسم کرد هەمانە ئێمە لە ڕێگەی سوۆشیال میدیا و شوێکی سوۆشیال میدیایمان دروست کردو کۆمەڵی هاشتاکە کە تایبەت بە پرۆژەکەمان هەت چالاکێک دەکەین و هاشتاکانی لێ دەدەین کە بۆ ئەوەی لە کۆتایی هەت کەسێک بیاوێ متابعی پرۆژەکە بکات لە ڕێگەی هاشتاکان هەموو چالاکیەکانمان دەبینێت. یەکێک لەوانە تایبەت بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئێمە بەسم بۆ نمونە 2000 بڵاوکراوی هۆشیاریمان بڵاو کردو کە لە نێو بڵاوکراوەکە یا دوو پەیاممان ئاراسی خەڵکی کردو یەکێکیان پەیامی پاراستنی ژینگەی شار لە ڕێگەی سێ خاڵەوەکەویش ئەو کەسەی کە لە کەرکووکدا دەنیشیت هەوڵ بدە خاشاکێک لەسەر شەقام هەڵگرە یاخود لانی کەم خاشاکێک فرێمەدە یاخود منداڵەکانتان فێرکن کە خاشاک فرێنەدەن و هەروەها لە ڕووی پەیامی دووەممان پەیامی گرنگیدانە بە سەوزایی ئەو کەسی لە شاری کەرکووکی هەوڵ بدە نەمامێک بڕوێنە یاخود هەوڵ بدە نەمامێک مەشێوێنە یاخود هەوڵ بدە منداڵەکانت فێرکە نەمامەکانیان خۆش بوێ فیعنیمە بەسمان ئەو بووە ئەو کەسی کە لە شاری کەرکووک هاوڵاتیانی شاری کەرکووک بەیەکی لەم کارانە هاوکاری شاری کەرکووک بوون بۆ ئەوی شاری کەرکووک ئەو کێشە ژینگەیی و ئەو کێشە سەوزایی و ئەو کێشە خزمەتگوزارانکە هەیەی هەر یەکەمان لە جێ خۆمانە بەرپرسین بتوانین یارمەتیکی شارەکەمان بدەین و شارێکی جوان دروستکەین. بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕۆڵی ڕێکخراوەکان چییە لە پاراستنی ژینگەدا؟ طبعا کاری ڕێکخراوەکان ئێستا خەریکە وای لێ دێت هەموو شتەکان ئەبێتە تەخەسوس هەموو ڕێکخراوەکان تەخەسوسی خۆیان وەرگرت ڕێکخراوەی تەخەسوسی میدیایە ڕێکخراو هەیە اختصاصی ژینگەیە ڕێکخراوی اختصاصی تەماشاکی پەروەردەیە بەڵام قەزی بابەتی ژینگەی کەرکووک زۆر لە چووکە بابەتی پێویستی کەرکووکە زۆر لە ڕێکخراوەکان جاوا کاری ئەوانیش نییە تەداخلی تیاکەن بەڵێ زۆر زەرورە ڕێکخراوەکان گرنگی بدەن بەم بابەتە لە چی
وەکوتم لە ڕووی هۆشیاری بە تایبەتی هۆشیاری چکە ئەمڕۆ وەکوتم هۆشیاری زۆر گرنگ ئەمڕۆ ئێمە لە هەندێک شوێن تەنەگەی خۆن وەکو دەڵێن تەوزیعمان دەکرد خەڵکەکە بۆ سودی تایبەتی بەکارێنە یاخود لە هەندێک شوێن بۆ نمونە ئەسڵەن ئێمە تەنەگە خۆڵمان تەوزیعەکە هەندێک کەس دەوێت کوورێوکا بەو خەریک چین ئەمە چی لە مەسەر دەگۆرە فەم بەستەکە ئەوەیە ئەمە لەسەر ئەو بستی چۆن ئەو بیرکردنەوەی بکۆر چۆن بیرکرد تۆ بۆ نمونە تەنەکەی خۆڵی بۆ دادنی کە زبڵ و خاشاکی خۆی فڕێدا کامە ڕەنگە ئیشی لانی پەیوەندیدار بەڵام ێ کۆمەڵی گەنجی خۆبەخش ئەم کارە دەکەن بەڵام ئەها وەکو خۆت باست کرد هەندێک قسەی سارد و سڵ و ناخۆشیش دەبێت لەلایەن خەڵکەوە چۆنە بیرکردنەوەی بگۆڕین تۆ هاتووی خزمەتێکی بەڵام ئەو بۆ شێوە وەڵام تەداتەوە دروستە طبعا من لە سەرەتا ئەوەی کە پێشوی دەست بکەین بەم پرۆژەیە لەگەڵ لە هاوکارە خۆبەخشەکان طبعا کۆمەڵە خۆبەخشی زۆر کە لێرە ڕێز و سڵام هەیە بۆیان کە هاوکار من لە ئەنجامگەاندنی پلانەکانی پرۆژەکە لە سەرەتا پێشوی ئێمە دەستکەم بە پرۆژەکە و بەرچاوڕوونیەمدا پێم وتمان ئەو کاری ئێمە دەکەین کارێکی مەیدانیە فکە دەچینە ناو خەڵک ئامادە بن زۆر ئاسایی بەلاتانەوە هەندێکدا قسەی سارد هەندێکدا قسەی گەرم دەوترێت فعسابتان زۆر هادە بێت چکە ڕنگ بێت هۆشیاری خەڵک وەکو هۆشیاری ئێمە نەبێت لە بیداتەوە خۆمان ئامادە کردو بۆ ئەو بابەتە فبوو ئەوەی کە دەڵێیت چارەسەر چی بۆ خاڵە چارەسەر من تەنها دەگەرم بۆ یە خاڵ ئەویش ئەوەیە کە دەستکەین بە پێدانی هۆشیاری بۆ جیلێکی ئێستا پێدەگات چکە ئەو جیلێکی گەورە بۆ بەداخەوە تۆزێ یعنی کە لێهان ڕنگ بێت تەحملی ئەم بابەتە نەکات ئێمە هەر کوردی بۆ ناساوە تۆزە کە لە ڕقین ئەی باشە بۆچی کوردەکانی هەرێمی کوردستان ئەبینی کە ژینگی خۆیان زۆر خۆشەوە بۆچی کوردانی شاری ئێمە نەکوردە هەر شاری ئێمە بۆچی بۆ باخێکی سەوز بۆ هەوایەکی پاک ئامادەیە کە 120 کیلۆمەتر بڕ ئەچێ بۆ شارێکی تر بەڵام ژینگەکەی شاری خۆی پیس ئەکات و هیچ گرنگێکی پێنادا بەڕاستی دیلان زۆر جاروایە کە میوانێکی دەروی شارمە بانگەکەین ئەوەنە ژینگەی شارەکەمان پیسە هەر لە ڕوت نایە بانگشتی شاری خۆتی بکەیت لە بەرەوەی ژینگەیەکی پیسمان هەیە و دوانۆکسیدی کاربۆن لە کەرکک ئەوترێ کە ڕێژەیەکی زۆر بەرزەوە ڕێژەی سەوزایی دیلان کەمترە لە ئەوتێر لە 100 و کەمتریشە دروستە طبعا ئەوەیەکی لە هۆکارەکانی ئەوەیە زۆرە دەسەڵاتی خۆجێیی ناو شارەکان زۆر دەوریان هەیە کە ئەویش چیە بابەتی چاودێریە بۆنم پارێزگاکانی دەرەوەی کەرکک و پارێزگاکانی کوردستان زۆر بەتایبەت بوون سلێمانی لە ڕووی لانی پەیوەندیدارەوە زۆر چاودێری بابەتی ژینگەیەکان دەکەن و هەوڵیان داوە چۆن ئەڵی ژینگەیەکی لەبار دروستکەن بۆ ئەوەی کە مەسەلەن جوانی شار و بۆ نمونە پێدانی خزمەت گوزارەکان بە حەقی خۆی کە ئەمە خۆی لە خۆی هاوڵاتی کاتێ داوا هەیە کە تۆ سەرکی بۆ نمونەتێتە شوێنێک تەواو ئامادەکراوە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە هاوڵاتی نەوەعەنما خۆی ئەوی لا دروست ئەبێت کەم ژینگە نەشن بەڵام بەداخۆی لێسای کێشەی کەرکک ئەوەیە هاوڵاتی کەرککی دڵی بە شاری کەرکک ناکرێتەوە چکە هیچ شێ لەمانی تێنیە بۆی داوای دەڵێ کورە خۆ لەسەرم دەبا ئەوەی من نەما دەبا فڕێنە ئەوەی کە لە کێشەکان ئەوەی لانی پەیوەندیدار هەوڵ بدات ژینگەیەکی وا دروست کات کە خەڵک شارەکەی خۆش بوێت هەست نەکات بیشێوێنێت و هەروەها کارێکی وا بکات کە هاوڵاتیان شانازی بکەن بە شارەکەی خۆیان بە هەمان شێوەی چۆن هاوڵاتیانی شارەکانی شانازی دەکەن بە شارەکان خۆیان کە هەرچەنە من وەکو چالاکوانێک بە ئێستشی شاری کەرکووکە بەداخەوە وەکو زەبڵخانەیەک و هەر شانازی پێ دەکەم چکە ئومێدێکم هەیە دەبێت چاک بێت زۆر باشە کاکە محەممەد بورن حەزم دەکرد بینە سەر زیاتر کاری خۆبەخشی ئێمە کاری خۆبەخشیمان باس نەکرد تەوری سەرەکەم کاری خۆبەخشی بوو کاری خۆبەخشی لە ڕووی مێژوویەوە تاعاان قسەی بە هەمان شێوە زۆری لەسەرە بەڵام خوێندنەوەکی تایبەتیم بۆ کاری خۆبەخشی ئەوەیە دوو خوێندنەوەم هەیە بۆی من یەکێکیان ئەوەیە کە خوێندنەوەکی تایبەتی خۆمە ئەو شێوەی من پێم وایە کاری خۆبەخشی هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە بوونی هەبووە چۆ کاری خۆبەخشی بابەتێکی مرۆییە کە مرۆڤەکان کە بریتی لە یارمەتیدان و هاوکاریکردنی یەک کە مرۆڤەکان بەبێ ئەمە ناتوانن ژیان بکەن پێویستیان من بابەتەیە و ئەتوانی بڵێ گرنگترین قۆناغی کاری خۆبەخشی لە مێژووی مرۆڤایەتیە دەگەرێتەوە بۆ سەردەمی پێغەمبەران درودی خۆیان لەسەر بێت کاتێک کە نێردراون بۆ کۆمەلگاکانی خۆیان پێغەمبەرەکان جوانترین نمونەی خۆبەخشی بوونە واتوانین بڵێ سیمبولی کاری خۆبەخشی بوونە کە تێدا بێ هیچ بەرامبەرێک بێ ئەوەی هیچ سوودێک بۆ ژیانی خۆیان هەبێت هەموو ژیان و ئیسراحەت و ماندووبوونی خۆیان کردو بۆ خزمەتی ئەو کۆمەلگای کە تیا دەژیان بەمبەستی ئەوەی پەیامی چارەسەر بۆ کێشەکان بەمبەستی بەخۆداچوونەوە بەمبەستی کامڵکردنی ئینسانەکان کاریان کردووە یەکێکی تر لە مێژۆکانی کاری خۆبەخشی کە لەم دوایانەدا کە زیاتر بواری وەرگرت بۆ ئیختصاص ئەویش دەگەرێتەوە بۆ ساڵانی 1970
کە ئەو کاتە سەرەتادا کاری خۆبەخشی وشەی خۆبەخشی تەنها لە بواری سەربازیە بەکاردەهات. بەڵام لە دواتر لە سیەکانی سەدەی شانزەمە کاری خۆبەخشی چۆ بواری دەرەوەی سەربازی کە زۆربەی بوارەکانی گرتەوە کە لەو ڕۆژەوە وشەی خۆبەخشی زۆر بەکاردێت یا خوشەی ڤۆڵینتر زۆر بەکاردێت کە ئەوە دەرگایەک بۆکردنەوەی کاری خۆبەخشی بۆ هەموو بوارەکان. زۆر باشە ڤۆڵنتیر یاخود کاری خۆبەخشی لە ڕۆژ ئاوا دەنگدانەوەیکی زۆر هەیە چەندین ڕێکخراومانەیە لە بواری خۆبەخشی هەم تەندروستی ئینسانی ئەنی لە هەموو بوارەکاندا کار دەکات. پێم خۆشە باسی کۆمەلگەی خۆمان بکەی ئایا لە کۆمەلگەی خۆماندا یاخود لە کۆمەلگەی کوردیدا هاوڵاتی ئامادەیە بێ بەرامبەر کار بکە یاخود چەند بە چەند کاری خۆبەخشی و ڕۆشتون هاوڵاتیانی ئێمە؟ جيد طبعا یەک شتێکی جێ دڵخۆشم هەمیشە شانازی پێواکەم ئەوش ئەوەیە کە میلەتی کورد بەعامەتەن گیانی هاوکاریان زۆر باشە کە ئەگە تەماشا بکی بە حکمی خۆیان لە ڕابردوودا کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک کارەساتیان بەسەر هاتووە تەماشا دەکە هەنێکە هەنی بەشێ لە مێژووی ئێمە کۆچ بوو کۆچمان کردو بۆ بەشی لە وڵاتانی دراوسێ کە ئەلوی یارمەتی دراوین هاوکاری کراوین فەمە بووەتە هۆی ئەوەی کە شێوازێک کەلتورێک دروستکە کە تاکی کورد هەر لە خۆی لە خۆیدا بەگشتی گیانی هاوکاریکردنی تێدایە بەڵام وەکەوەی کە بڵێ بێتە بابەتێکی ئەها ئەکادمی بابەتێکی تەخەسوسی لە ڕابردوودا یەکجا بۆ شێوازە نەبووە تەنها لە ڕووی کۆمەڵایەتی وها جیران و دراوسێ و خزم و کەسوکار و جۆرە یارمەتی بەڵام ئێستا خەریکە بابەتەکە زیاتر دەبێتە بابەتێکی تەخەسوسی ئەلحەمدولیلا بە بەراورد بە ساڵانی پێشوو ئێستا زۆر باشترە پێشوازی هاوڵاتیان باشە باشترە بەڵام هێشتا نەگەیشتۆتە ڕێژەی پێویست بەڵام ئومێد ئەکرێت کە لە داهاتوودا باشتریش بێت و بەڵام بەداخە و کاری خۆبەخشی لە شار وڵاتی ئێمەدا گرفتێکی هەیە ئەوش ئەوی زۆرجە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی خەڵک سار دەکاتەوە بەداخەوە ئەمە کە دەڵێ من ئەمانەتم وەکو چالاکوانێکم خۆم لە ناو بابەتەکە ئەم لە لای ئێمە لە وڵاتی ئێمەیە زۆرجار کاری خۆبەخشی بازرگانی پێوە دەکرێت یاخود بەلاڕێدا دەبردێت تەماشا دەکەی لایەنێکی پەیوەندیدار هەیە یاخود دەستگایەکە یاخود هەر شوێنێک هەیە دێت چی دەکات لە ڕێگەی ماندووبوون و کاتبەخشینی کۆمەڵێک گەنج هەوڵەدا خۆی دروست ئەکات خۆی پێئەگەێنێتەوە ئەنە بازرگانی بە جوهد و بە ماندووبوونی ئەو گەنجە دەکات زۆرجار گەنجەکانی ئێمە بەکار دەهێنرێن لە دیاتی ئەوەی خۆیان دروست بکرێت خۆی کاری خۆبەخشی ئێستا دێنە سەری یەکی لە سودەکانی کاری خۆبەخشی چییە بریتە لە دروستبوونی متمانە بۆ کەس دروستبوونی ئەزوم بۆ ئەو کەسە بەڵام بەداخەوە لە ئێستادا ئەوە ئەبینرێت کە هەندێکە لە ڕێکاری خۆبەخشیەوە سوود لە تاقە توانای گەنجەکانمان ئەبینرێت بۆ گەورەکردنی شوێنێکی تر زۆر باشە هەڵبەتە ئەو خەڵێکی زۆر گرنگە بۆ نمونە گەنجی ئێمە زۆر جار لە دوای تەخەڕوزکردنی لە دوای دەرچوونی لە زانکۆ پەیمانگاکان ڕەنگە ئامادە نەبێ بێ بەرامبەر کار بکات بەڵام تا چەند گرنگە وەکو خۆت ئاماژەت پێکرد تاخە و تواناکی لە کاری خۆبەخشا بدۆزێتەوە بۆی بێ بە بەربنەمایەکی باش یاخود بێ بە سیڤیکی باش بۆ کاری داهاتووی ئێوە تا چەند گرنگیتان بۆ داوە کە تاخە و توانای گەنجان بدۆزنەوە بە کاری بێنن بۆ کاری باشتر بەڵێ ئەکید زۆر گرنگە تەبعاً کاری خۆبەخشی ئێمە پێویستە کار لەسەر ئەو بیکەینە نەریت ئێستا لە وڵاتانی تر لە وڵاتانی جیهان زۆر لە وڵاتەکان کاری خۆبەخشی بۆتە نەریت بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا هەر تاکێکی ئەمریکی لە هەفتەیەکە 5 کاتژمێری تەرخان کردو بۆ کاری خۆبەخشی بۆ 5 کاتژمێریان تەرخان کردو بۆ کاری خۆبەخشی یاخود بۆ نمونە لە زۆری لە وڵاتەکان ئەمە کارێکی فەرمیە هەموو قوتابیەک لە دوای قۆناغی ناوەندی و پێش قۆناغی زانکۆ یاخود لە کاتی قۆناغی زانکۆدا هەر بە شێوازێکی فەرمی دەبێت بەشداری کاری خۆبەخشی بکات حکوومەتی ئەو وڵاتە خۆی فرۆزە ڕخسەنی بۆی و گەنجە بەشداری کاری خۆبەخشیکە بۆچی چکە کاری خۆبەخشی کۆمەڵە سوودی هەیە یەکێک لەوانە کاری خۆبەخشی یەکێک لە سوودەکانی ئەوەیە بار و قورسایی حکوومەت کەم دەکاتەوە لە گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا وەکو باز دەکرێت ساڵانە 120 بۆ 25 خەرجی ئەڵمانیا کەم ئەکرێتەوە یاخود خەرجی خۆی بەدەست دێنێتەوە لە ڕێگەی ئەوەی کە بەشی لە کارەکان بۆتە کاری خۆبەخشی هەموو تیمەکان هەموو دەستگاکان هەموو ڕێکخراوەکان وایان کردو بارێکی سوود فراهەم بێنن بۆ حکوومەت وەروە سوودەکان کاری خۆبەخشی ئێستا ڕنگ بە یەکێک بڵێت ئێمە بۆچی کاری خۆبەخشی بکەین بەبێ بەرامبەر خۆمان ماندوو بکەین خۆمان هیلا بکەین کاتی خۆمان واز هەموو شتێک بێنین من دەڵێم لێرەیە پیان دەڵێم کاری خۆبەخشی بێ بەرامبەر نییە تۆ ڕاستە کاری خۆبەخشی دەکەیت کاری خۆبەخشی ڕەنگ بە سوودێکی مادی نەبێت بەڵام لە بەرامبەردا کۆمەڵە سوودی مرۆیی معنەوی هەیە هیچ شوێنێکی دەست ناکەوێت بە نمونە یەکێک لەو شتانی کە کاری خۆبەخشی
دەداتی ئەوش بەهێزکردنی گیانی مرۆڤ دۆستیە تۆ لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە کاتی بۆ نمونە ڕاستەخۆ لە نزیکەوە دەچیت هاوکاری هەژارێک دەکەیت زیاتر هەست بە دۆخی ئەو کەسانە دەکەیت فە لە ڕووی مرۆییەوە دایمەن تۆ لە ناو بازنەیە کاتەبی هەست بە دەوروبەرەکەت دەکەیت هەست بە کێشی دەوروبەرەکەت دەکەیت یەکێکی تر لە سوودەکانی کاری خۆبەخشی ئەوەی ئەزمون تەداتێت کە زۆر ئەزمون بە پارە ناکردرێت من عنی بۆ نمونە باسێکی خۆم بکەم من پێشتر زۆر حەزم بە کاری ڕاگەاندنیش بوو ئێشتش کاری ڕاگەاندن دەکەم بە بەردەوام زۆر ئارەزوم دەکرد دەستگایکی ڕاگەاندن هەبوو نزیک خۆمان کاری لێ بکەم ئەتر زۆر هەوڵمدا چی بکەم چینەکەم وتم کاکە بەس بە خۆبەخش دێم لاتان هیچم ناوێت بەس ئەمە فێر بم ئەو ڕۆشتم بۆ ماوەیەک تقریبان 6 بۆ 7 مانگ لەگەڵیان بوو چکە کارەکەم خۆش دەویست بە زووترین کارەکە فێر بووم ڕۆژێکی لە ماڵ دانیشت بووم تا لە زروفێک شابووم تۆزە کێشەی مادیم هەبوو بیرم لەوە دەکردەوە دەبێت من کارێک بکەم چی بکەم کۆمەڵە خوتم دانا لە کاتی دانانی پلانەکە بووم بەڕێوەری ئەو دەستگایە تەلەفۆنی بۆم کرد چۆنی چاکی محەممەد باشی ئەدە چاکسۆنیمان کرد وتی محەممەد ئێستا چی یەکوتم وڵا حالین هیچ ناکەم بە دوای کارە دەگەڕم وتی ئێمە کارمەندێکمان واز دێنێت ئێمە تۆ کاری تۆمان بیم لای ئێمە بوویتە فدەمانەوێت تۆ کار بکەی لامان چی دەڵێ وتم وڵی لەعلەوە خەیر لەوە باشە چی دەبێت فم بەسم نەچی دێ کاری خۆبەخشی کە من لەوێکردنەوە دەستگایە بۆ هۆکاری ئەوەی کە من ئەزمونێک وەرگرم و بۆ هۆکاری ئەوی هەلی کارێک بەدەست بێنم تا چەند گرنگە لە ڕێگەی کاری خۆبەخشی و پەیوەندیەکانت فراوان بکەی ڕەنگە بۆ نمونە تۆ دەچیتە ڕێکخراوێت دوو کەس دەناسی لە ڕێگەی ڕێکخراوە ڕەنگە 5 کەسی دیکە بناسی ئەمە تا چەند گرنگە بۆی پەیوەندیەکانت فراوان بکەی و دوجار ئەمەش ڕەنگە سوودی بۆ خۆتە بێ هەم بتوانی کاری پێ بدۆزیتەوە هەم بتوانی دوجار لە ڕێگەی ئەوانیشەوە بتوانی سوود بە کۆمەڵگا بگەینی دروستە ئەکید یەکێک لە سوودەکانی کاری خۆبەخشی ئەوەیە ئۆتۆماتیکیان بەبێ ئەوەی تو هەست بکەی کاتێ بەڵام بەدڵسۆزی کارەکانی خۆت ئەنجام بدەیت هەل لە ڕووی لەسەر ئاسی کۆمەلگا خۆی پێگەیەکت پێدەبەخشێ پێگەیەکی ڕێزاری سە هەموو ئەوە کەسانەی کاری خۆبەخشی دەکەن لە کۆمەڵگادا بە چاوێکی جوان سێر دەکرێن چونکە دەبینرێت ئەم کەسە بەبێ هیچ بەرامبەرێک ئامادەیەک واز لە هەموو شتێکی خۆی بنی یارمەتی پێشکەش بکات کاری خۆبەخشی خۆی لە خودی خۆیە وا دەکات کە کۆمەلگا پێگەیەکت بۆ دروستکە زۆرە تا خۆناغی بەناوبانگبوونیش دەدبات تۆ چی لەوە خۆشترە تۆ بە یارمەتیدانی خەڵکی بەناوبانگ بیت یەکێکی تر لە سوودەکانی کاری خۆبەخشی ئەوەی متمانە بە خۆبوونت زیاد دەکات تۆ کاتی کاری خۆبەخشی دەکەی لەنێو کاری خۆبەخشیدا فێر دەبیت کە بەرپرسیارەتی هەڵبگریت فێر دەبیت کە مەسەلەن بۆ نمونە ئیدارەی پرۆژەیەک بکەیت فێر دەبیت کە مەسەلەن گروپێک ڕێک بخەیت ئەمە هەموو ئەمانە سوودی کاری خۆبەخشین بۆ نمونە یەکێکی تر لە سوودەکانی کاری خۆبەخشی بریتە لە پڕکردنەوەی کاتە بەتاڵەکان زۆر داوای بەشی لە گەنجانی ئێمە بە تایبەت گەنجی ئێمە لە ئێستادا ئەنەڵێ کاکە کات بەتاڵ نازانین چی بگەین بەداخ و بەشێکی زۆرە بە کافتریا پۆزی بەسەری دەبن ناتوەر ئەو کاتێک کە هەتە لە کاری خۆبەخشیە بەسەری بەرە هەم بۆ خۆت ئەزمون وەردەگریت هەم سوودێکی لە ڕۆئاینیەکەشەوە سوودێکی زۆری هێخوای گەورە بە تایبەت پاداشتی بۆ کەسان داناوکاوکایی کەسانی تر دەکەن و هەمووها لە ڕووی ئەوەی کە تۆ کاتە بەتاڵەکەشت پڕ دەکەیت و لە شتێکی بێسوودا سەرفی ناکەیت خۆت بەڕێزت خەریجی زانکۆی بەڵێ من ئەم ساڵ خەلیجی زانکۆ پرسیارەکەمان لەسەر ئەوەیە تۆکو دەرچوویەکی زانکۆ تاوکو چەند هانی گەنجان ئەدەی کە چاو لە تۆ بکەن بۆ نمونە کە تەخەڕوجە کات و ئیتر زانکۆ تەواوەکە دانەنیشێت هەر ڕۆژ پشمێرە بۆی دابمەزرێت وەکو تۆ چاو لە تۆ بکات بڕۆ کاری خۆبەخشی بکات بڕۆ ئەزمموی خۆی تاقی بکاتەوە بە چۆنەی پەرە بە بەهرەکانی خۆی بدا بۆی کە دوواژە هەلێکی کاری نێبدۆزێتەوە جیاواز لە اختصاسەکەی خۆی دروستە طبعا من نەک ئێستا کە تەخەڕوجم کردووە هەر لە سەردای خۆناغی زانکۆشمەوە لەگەڵ هەموو هاوڕێ نزیکانی کە لە زانکۆدا پێکەوە بووین دایم باسی ئەم بۆیان دەکرد ئەمت ئێمە ڕاستەسە لە زانکۆیەکی دەخێنی 400 تەواو دەبین بڕوانامێ بەدەستدێنی بەڵام هەوڵ بدەن لە ئێستاوە لە پاڵ خوێندنەکەمان کارێکی تر بکەن جاو کارە خۆبەخشی بێت یاخود خۆبەخشیش نەبێت بۆ چکە لە وڵاتی ئێمەدا لە ئێستادا تەنها شەهادە ڕنگ بێت نەبێت هۆکایی و کە تۆ کارێکی باش بەدەستبێنی بەڵام زۆردا کاری خۆبەخشی دەرگاکی زۆرت لێ دەکاتەوە کە تۆ ببیتە خاوەن کارێکی خۆ چکە ئێستا حالیەن حکوومەت ناتوانێت فەرمانبەرێکی زۆر دابمەزرێن ئێستا بۆتە کارەکان زۆربەی بۆتە کاری کردی تایبەت لە کردی تایبەت کار دەست دەکەوێت ئەمڕۆ کردی تایبەتیش لە کاتی مقابلەکردنی کەسەکانە ئەوەنەی ئەزمون و توانای کەسەکان لە بەرچاو دەگرێت ئەوەنە شەهادە لە بەرچاو ناگرێت بۆ نمونە کۆمپانیایەکی پێویستی بە ژمێریارێکە ئەو کەسێکی دەوێت
شارەزایەکی تەواوی لەو سیستەمی کۆمپیوتەر و سیستەمی پرۆگرامەکانی کۆمپیوتەرا هەبێت جا ئەو کەس بڕوانامە هەیە یاخود بڕوانامەنی ئەو کەسێکی دەوێت ئەزمموی هەبێت کەسێکی دەوێت بتوانێت کارەکانی بۆ کێشە بکات ئەمە کەسی وایە زانکوی شتاوە دوو لە بوارەی خۆیان ناتوانانی کارێ بکات بەجددی کاری خۆبەخشی بەردەوام بە هاوڕەکانی خۆم و ئێستش پێ ئەگەم هەر شوێنێک باسی دەکەم دەڵێم تا دەتوانن بەشی لە کاتەکانتان تەرخان بکەن بۆ کاری خۆبەخشی یاخود لە پاڵ شەهادەکەتان هەر کارێکی تر هەبێت بکەن زۆر باشە من پێم خۆشە ببوورە لە ڕووی دەرونیشەوە هەڵبەتە لە ڕووی دینیشەوە ینی پێم وایە هەموو دیانەتەکان باسیێوایان کردووە کە دەبێت هاوکاری مرۆڤایەتی بکرێ هاوکاری مرۆڤ بکرێت دەستگیروی بکرێت لە ڕووی دەرونیشەوە ئایا هاوکاریکردنی کەسێکی هەژار و خەون پێداویستی تا بێت ڕەنگە هیچ بڕەمادەیەک یاخود پارێک نەکردرێت تا چەند گرنگە لە ڕووی دەرونیشەوە بۆ نمونە ئەوەی کاری خۆبەخشی دەکات دەرونی ئاسوودە دەکات و ینی تا چەندیش پەیوەندی لە نێوان مرۆڤەکاندا دروست دەکات بۆ نمونە کاری خۆبەخشی تۆگەر یارمەتی هەژارێک بدە یاخود یارمەتی دراوسێکت بدە یاخود یارمەتی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بدەی تا چەند ڕوحی هاوکاری و گیانفیدایی و دەستگیروی لە نێوان مرۆڤەکاندا دروست دەکات ئەکیت وەکووتمان سەرتاش و ئاماژەمان پێکرد ئەتوانی بڵێ کاتی کاری خۆبەخشی یەکێکە لە باشترین چارەسەرەکان بۆ دەرونێکی شێوا و دەرونێکی ئاڵۆس من هەر خۆم زۆر جاوا هەیە ئەو کاتی کە زۆر بێتاقەت بم هەوڵ دەدەم بچم کارێکی خۆبەخشی ئەنجام بدەم و کارە خۆبەخشیە جاوا شەرنی کاری زۆر گەورە بێت چکە سەرنگ بێ هەنێک کەس بڵێ کاگە خۆ ئێمە گروپێک نین ناتوانین تەنەگە خۆتەزیەکەین ناتوانین نەمان بڕۆین لە شاری کەرکووک نە دەتوانین بەسەر شەقامی کە پیدا دەڕۆیت کە دڵت تەنگە و لەگەڵ کێشەکانی خۆتا قسە دەکەیت بۆ نمونە قوتیەک دێتە بەردەم ئەو قوتی هەڵگرەوە کە شوێنی گونجاوی خۆی ئەو کاری خۆبەخشی ئەمە لە دینی ئیسلامە دەگوتێت لادانی هەر شتێک لەسەر ڕێگەی کەسی لەسەر ڕێگەی گشتی و لەسەر ڕێگەی کەسێک چاکت بۆ دەنووسێت یعنی تۆ ڕۆژانە ئێمە هەمومان دەڕۆین بەدەیان شدێتە بەردەممان ئەو شتە هەڵکە شتێک هەڵگر لەسەر ڕێگای کەسێک دڵنیا بە ئەو شەوە خەوی ئەو شەوە زۆر تایبەتر دەبێت لە خەوی شەوەکانی تر یا بۆ نمونە کاری خۆبەخشی خۆ زۆردا داوا هەیە بۆ نمونە ڕەنگ بە پەڕانەوەی بەساڵاتوویەک بێت لە شەقامێک یاخود ڕەنگ بێت بۆ نمونە ئامۆژگاریەک بێت بۆ کەسێک کە پێویستی بە ئامۆژگارێکە بە دڵنیاییەوە لە ڕووی دەرونیەوە کاری خۆبەخشی زۆر جا لە وڵاتان بۆ حاڵەت دەرونیەکە هەموو چارەسەر بەکاردێن ئەو کەسانی کە کێشەی تەماشا دەکەی دەرونیانە کێشەی دڵتەنگیان هەیە دەیانکەنە نێو کاری خۆبەخشیەوە دەیانکەنە نێو کاری تیمەوە بۆی ئەو کەسە هەست کات چکە تۆ کاری خۆبەخشی دەکە هەستێکی بەهایەک تێت تۆ گرنگی تۆ یارمەتی کۆمەلگاکە دەدی ئەوە دەکات دڵت بە خۆت خۆش متمانە بە خۆبوون بە خۆت بەرزە بێتەوە فوا دەکات هەست بە ئیتمئینان بکەی لە ڕووی دەرونیەوە دەرونێکی جێگیری هەبێ باسی لە ڕووی ئاینیتەوە کرد بەڵێ لە ڕووی ئاینیەوە بە هەموو ئاینەکان بەگشتی گرنگی بە کاری مرۆیی و گرنگی بە کاری خۆبەخشی دەدەن لەوانش بە تایبەت کە دینی ئیسلامی ئێمەیە خوای گەورە دەفەرمێت فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ئەمە بەستی ئەوەی هەچ کارێک کە دەکەی ئەگەر بێت و بە ئەندازی سەنگی گردێکیش بێت دڵنیا بدێتە وڕێت کە ئەمە هانمان دەدات کە ئێمە بەردامی لە کاری خۆبەخشی وهروەها بەدەیان فەرموودە بەدەل لە وتەکانی خوای گەورە بەدەیان فەرموودە پێغەمبەری خوا دوردی خوای لەسەر بێت هانی ئێمە دەدات کە کاری خۆبەخشی بکەن لەوانە دڵ ڕۆژی پێغەمبەری خوا دانیشت بوو یەکێک لە یاوەرانی پرسیاری ئەوەی لێ کرد ئایا پێغەمبەری خوا خۆشەویستترین کەس لای خودای گەورە کێیە پێغەمبەری خوا لە وەڵامدا فەرمووی ئەحەب الناس إلى الله ئەنفعهم للناس واتە خۆشەویستترین کەس لای خوای گەورە ئەو کەسەیە کە سوودی هەیە بۆ کەسانی دەوروبەری بەدەیان فەرموودەیتر هەموو ئەمانە هانی ئەوەمان دەدەن کە بەردەوام بینە کاری خۆبەخشی لە پێشکەشکردنی یارمەتی بە دەوروبەرەکانمان کە خۆی خودی پێغەمبەری خوا دوردی خوای لەسەر بێت کەسێکی زۆر کارەزما بووە ئەگەر بێت وەکو کاری خۆبەخشی بکەنە قدوی خۆمان بەڵێ تۆ ئێستا خۆدەک و گەنجێک لەوانەیە ئێرە بێتە سەکۆیەک بۆ تۆ و هەروها گروپەکەی تۆ لەوانەیە ئێستا زۆر گەنج سێری ئێماکەن حەز بکەن کە بێنە ناو گروپەکەی تۆوە چۆن هانی گەنجان ئەدەی ڕێنمایت بۆ گەنجان چیوە ئایا ئەگەر کەسێک لێرەوە کە بینەری توێ داوات لێ بکایت لەگەڵ تۆ ببێتە تیمێک و کارت لەگەڵا بکە ڕێنمایت بۆ ئەو چیە بێ بەڵێ طبعا ڕێنماییم بۆ ئەوان یەکەم خاڵ ئەوەیە بڕیار بدەن کە کاری خۆبەخشی بکەن ببێتە بەشێک لە ژیانیان و هەروە خاڵی دووەم ئەو بوارە دەستنیشان بکەن کە حەز دەکەن تیدا یارمەتی دەوروبەردن بۆ نمونە کەسی وامان هەیە بۆ نمونە کۆلێژێکی تەندروستیە
ڕەنگ بێت زانیاری زیاتر لەسەر تەندروستیە بێت لە ڕووی تەندروستیەوە هەوڵ بدات کار بکات لەسەر مەسەن پێدانی هۆشیاری بە هاوڵاتیان واتە کاری خۆبەخشیەکەی لە ڕووی تەندروستیەوە بێت کەسی وا هەیە مەسەن بۆ نمونە ڕەنگ بێت لە ڕووی خێرخوازیەوە ئارەزوو بکات کاری خۆبەخشی بکات کەسی وایە ڕەنگ بێت لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی خزمەتگوزاری و حەز بێت کاری خۆبەخشی بکات واتە ئامۆژگاریم بۆ کەسان ئەوەی یەکەم شت بڕیار بدەن کە کاری خۆبەخشی بکەن و ببێتە بەشێک لە ژیانیان دووەم شت ئەو بوارە دەستنیشان بکەن کە حەز دەکەن کاری خۆبەخشی بکەن با کاری خۆبەخشی نەبێتە کارێکی چاولیەکەری لە ڕووی ئەوەی کە مەسەرەن وەڵام منە با کاری خۆبەخشی بکەم مەسەن کۆمەڵە کەس هەیە لە ڕووی تەندروستیەوە پانێڵی تەندروستی دەکەن و یارمەتی نەخۆشەکان دەدەن ئێستا ئەو کاری من نییە وەکو سەموەکو خۆم ئەوە کاری من نییە بەڵام زۆر دەستخۆشی لەو کەساناکەم کە خەریکی ئەو کارن فەزۆر گرنگە لە ڕووی کاری خۆبەخشیشەوە تەخەسوس دەستنیشان بکەیت تۆ بزانی لە تواناکانی تۆ چییە ئەلو بوارە بخێتە خزمەتی کۆمەلگا کاکە محەممەد لە ئێستادا دەرگای قوتابخانەکان کراونەتەوە لە تەوری یەکەمی بەرنامەکەشدا باسمان کرد قوتابخانە ناوەندێکی گرنگە بۆ پێکەندنی منداڵ هەوڵتان داوە سەردانی قوتابخانەکان بکەن هۆشیاری ژینگەی ینی بە هەموو شێوەی ڕێنمایی بدەن بە خوێندکاران ڕەنگە ئەو خوێندکاری کە لە قوتابخانە فێری ئەو شتە دەبێ بی نەچێتەوە بیکا بە یاسا و ڕێسا لە ژیانیدا بەکاری بێنێ هەوڵتان داوە سەردانی قوتابخانەکان بکەن و ڕێنمایی و هۆشیاری بدەن بە خوێندکاران بەڵێ ئەکیت وەکو ئاماژەشم پێ کرد یەکێک لە چالاکیەکانی ئێمە کە لە هەفتەی داهاتوە ئینشاءڵڵا دەست پێ دەکات ئەوەیە کە سەردانی قوتابخانەکان دەکەن بە تایبەتی قوتابخانە بنەڕەتەکان بەمبەستی پێدانی هۆشیاری ژینگەی بۆ قوتابیانە بەمبەستی ئەوەی وا لە قوتابی بکەین ژینگەی خۆی پیس نکات بەمبەستی ئەوەی وا لە قوتابی بکەین درەخت و سەوزایەکانی خۆش بوێت پلانێکی تایبەتمان هەیە بە کۆنتاکت لەگەڵ بەشێک لە بەڕێبەری قوتابخانەکان ئێمە لە هەفتەی داهاتووە یەکی لە چالاکیەکانمان بریتی دەبێت لە سەردانی قوتابخانەکان و پێدانی هۆشیاری ژینگەی بە زمانێک کە منداڵەکان لێمان تێبگەن زۆر باش زۆر سپاس بۆ محەممەد شەماڵ بەڕێوەبەری ڕێکخراوی گەنجانی وشار سپاس بۆی ئامادەبووی لەگەڵمان هیوادارین کە گەنجانی تریش چاو لە تۆ بکەن و نمونەی گەنجی وەکو تۆمان لە شاردا زیاتر زۆر سپاس من خۆشحاڵتر بووم بۆ هیوای توانی بێتمان سوودێک بگەینین بە بینەران و بۆ هیوای توانی بێتمان پەیامی خۆبەخشی بە جوانترین شێوەکو خۆی بگەینین بە بینەران من زۆر سپاس بۆەوە کەم دەرفتان ڕخسان سپاس بۆ کاک محەممەد بە هیوای کاری باشتر بۆ جەناب و بۆ ڕێکخراوەکەت